ڕێگەی پەروەردەکردنی مناڵە هەمیشە وتراوە چی بچێنیت ئەوە دەدوریتەوە ئەگەر لە خێزانێکی باشدا ڕێز و خۆشەویستی بنوێنرێت بێگومان منداڵەکەیش ڕێز و خۆشەویستی تیا دەچەندرێت هەم لە داهاتوودا بەرامبەر دایک و باوکی ڕێز و خۆشەویستی دەنوێنێت هەمیش بەرامبەر کەسانی چواردۆر و خێزانی داهاتووی ڕێز و خۆشەویستی دەنوێنێت بەڵام ئەگەر بە پێچەوانەوە خێزانێک پڕبێت لە کێشە پڕبێت لە دەمەقاڵێ پڕبێت لە ناکۆکی بێگومان کاریگەری خراپ لەسەر منداڵەکە دادەنێت و وا دەکات کە منداڵەکە لە داهاتوودا ڕۆڵێکی خراپ ببینێت لە کۆمەڵگەدا چ بەرامبەر دایک و باوکی چ بەرامبەر کەسانی چواردەوری بێت لەم تەوەرەدا باز لە شوێنەواری ڕێز و خۆشەویستی هاوسەران یاخود دایک و باوکان دەکەین لەسەر منداڵەکانیان بۆ ئەمە بەستێژ میوانداری زۆر بەڕێز ئازاد جەلال ڕاوێژکاری خێزانیمان کردووە کە لە ستۆدیۆ لەگەڵماندایە زۆر بەخێر کاکازاد من ئەمەوێت لەوە دەست پێ بکەم پێشەوەی بچینە سەر ناکۆکی و کێشەکان کاریگەریکان لەسەر منداڵ هەیە دەمێ بزانم خێزانێکی تەندروست چ خێزانێکە وڵا هەر تقریبان هەر پێشەکێکی بەڕێزت تەمان و خێزانانن کە عادەتەن هەڵبەزوودا بەس هەموو خێزانێکی کوردی من تێبینیم کردووە ینی بەختەوەریەکە بریتێ لە قەناعەت دایمەن لەو ریتمە کۆمەڵایەتی کە لەسەری پابەندن لەوەی کە بیرکردنەوەی خۆیان و بۆ خۆیان بۆ خودی خۆیان ئەژین ئەمە پێوتری خێزانێکی تەندروست ینی قەناعەتکردن بەوەی کە خۆیان و چۆنن بەو شێوەیە بژین ئەوە بریتێ لە بەختەوەری خێزان بۆ بە بڕای من بە کورتترین پێناسە زۆر باشە کاکازاد ئەم ڕێز و خۆشەویستیە چۆن دروستە بێت لە نێوان خێزاندا دواتر بینە سەر کاریگەری لەسەر منداڵ چۆن ئەم ڕێز و خۆشەویستیە بەهایە بەها نەقڵە بێت لە کەسێکەوە بۆ کەسێکی تر لە باپیرەوە بۆ باوک لە باوکەوە بۆ مناڵ لە مناڵەوە بۆ کەسێکی تر طبعا من دائما ئیش لەسەرەوەکەم هەفتەی پێشوو پۆستێکم لەسەرەوە کرد ئێمە لە خێزانی کوردیە کۆمەڵی بەهای جوانمان هەیە خۆشەویستی ڕێز احترام برایەتی پەیوەندی کۆمەڵایەتی ئەوەی کە لە کۆمەڵگەی کوردیا سەردان ئەمانە هەموو بریتە لە بەها بەڵام شتێک هەیە حەزەکەم بەڕێستان ئاماژەی یعنی ئەو ئاماژەی پێ بم کە ئەمە زۆر گرنگە یعنی بەدایک و باوکەکانیشم وتووە تەنیا شتێک کە نابێت بۆ مناڵی بەجێبێڵیت خاوی بۆ بەجێبێڵە وێلای بۆ بەجێبێڵە داروبەردی بۆ بەجێبێڵە بەس ناکرێت تۆ پەروەردەکەی بە میرات بۆ مناڵ پەروەردە تۆ ئەو مناڵە کە بەرەمێنی بۆ سەردەمی خۆی ئەژی ئەمە زۆر خەلەلمان هەیە بەداخەوە هەل لە خێزانی کوردی حتا کێشەکانیش کە لەگەڵ مناڵە دروستە بێت ئەوەیە کە ئەتەوی وەکو دۆ بێت گەورەترین خەلەلی کۆمەڵایەتی ئەوەیە بەهاکانی بۆ نەقڵکە بەڵام ناتوانانی سیستەمی پەروەردەی وەکو ئەوە بێت کاکە ئێمە کاتی خۆی لە قوتابخانەکان نبووین کاتی خۆی لە خێزان نبووین ئەزانی ئێمە لە قوتابخانەکان لە ساڵی هەشتاکانە مثلەن بۆ منە شکێن داوین تاریخ کراوینەتەوە تێمان هەڵراوە زلمان لێ درراوە بۆ کەسمان لێ درراوە من لەم ڕۆژانەیە لە کۆبوونەوەیکی باوکان کرابوو بەشداریم کردوتم کاکە من 36 ساڵ پێش ئێستا لەم قوتابخانەیە بووم یەک هەفتە لێرە تەحملم کرد لەبەری بەڕیز لە هەمومانیانەیە بەدار لیانین ئەیان شکانین تاریخیان نەکردینەوە عقوبەی جەماعی هەبوو هەموو ئەمانە کاریگەری لەسەر من دروست کردووە منی کە بەرەمێناوە ئێستا جۆرێک لە گری دەرونیم هەیە ئەمەوێت تۆڵەیەک لە بکەمەوە لە کۆمەڵگە بڕقەوە دایمە نەژیم بەڵام ئێستا پەروەردەی ئێستا جیاوازە داوام لە خودی بەڕێوەبەرەکە کرد کە لە پەروەردەیە با میراتگیری پێشوو نەبین لە مەسەلە پەروەردەیەکانە لە ئاڕاستە پەروەردەیەکان لە بەها کۆمەڵایەتیەکانە نا مەسەلە بۆ منە کە تۆ ئەوەی بۆ نەقڵەکەی ئەگەر من ئەو حاڵەتە تەسەورکەن کە ئەو شتم بینی من ناچار لەو قوتابخانەیە گوێزانەوە بۆ قوتابخانەی لەوێش هەمان فۆرمی هەبوو بەڵام تۆزێ باشتر بوو ینی ڕەنگە مەسەلەن بۆ نمونە لێدانەکە بوو بێ بە تاریخکردنەوە بوو بێ بە وشەیەکی دەستەواژەیەکی ناشرین لە هەمبەر ئێمە کە بەکار هاتووە بەڵام ئەوەی کە ئەفەرموویت ڕێز و خۆشەویستیەکە بەهایە لە سەرەوە نەقڵەکرێ بۆ ئێمە ئەبە خاتون یاسیز ئێمە قسەیەکی گاری چاپمانمان هەیە مەسەلەن بۆ نمونە باسیەکات ئەڵێت ئەگەر ئەمە زۆر جارم قسەم کردووە لە دە شوێنم قسەم کردووە ئەگەر ویستت مەسەلەن بۆ نمونە ژنێک بێنیت پرسیاری دایکی بکات دایکی چۆن تەعام ئەوە لە کوردەواریشە هەیە بەس ئەو بە ئەمریکی زۆر جوان تەعاهینیەکات دایکی پەروەردەیەکی جوانی هەبێت میوانداری بەقوەتی هەیە لەگەڵ هاوسەرەکەی ڕێزی میوانەگرێت دەنگە دەنگ و هەرا و بەزم و ڕزم نییە لە ناو خێزانەکەیە بڕۆ ئەو بێنە ئیسفادەی لەکەیت ینی ئەوەی پرسیاری کچەکەکەیت دوو هۆنگە بە دوای ئافرەتەکە باوکیش بە هەمان شێوە کۆپی جاری وهەیە ڕەفتارەکانی باوکمان وەرەگرین ئێمە تەسەورکە هەموو ئەو تووڕەبوون و هەڵچوونانی ئێمە لە خێزانە هەمانە هەمووی لە بیرتان نەچێت ژنگە ئێمە ژنگەیەکی توندوتیژە لە بیرتان نەچێت ژینگەی کوردی کۆمەڵایەتی خێزانی کوردی توندوتیژە من لە ژینگەیەکی نیفاقیاویە نیفاقاوی یعنی بۆ نمونە لە دەرەوە زۆر قسەی جوانەکەین لە فەیسبوک هەمووی مەسەلەن بۆ نمونە احترام ڕێز خۆشەویستی کەچی لەگەڵ هاوسەرەکانمانە زەرم لیانین کەچی لەگەڵ مناڵەکانمانە گەورەترین تۆندوتیژی تەسەورکەن ئەزیزان بەشێک لە باوکان قسەیان لەگەڵ کوڕەکانیان نییە
یعنی سیرکە بەشێکی زۆر قسەیان لەگەڵ کچەکانیانە نییە بەشێکی زۆر لە خێزانی کوردی لەگەڵ هاوسەرەکانیانە پەیوەندیان نامێنێ لە دوای 15 ساڵ لە پرۆسی هاوسەرگیری ڕق ئەچێنن لە جیاتی خۆشەویستی من ئەو ڕۆژە پێیان وتم وتیان مامۆسا بۆچی ئێمە ناتوانین خۆشەویستی بین بە هاوسەرەکانمان خۆشەویستی کە نەبوو بەختەوەری نییە ئەوەی وەڵامەکەی بەڕێزت لەبەر سێ هۆکار ئێمە ناتوانین خۆشەویستی بین بە هاوسەرەکانمان و بە خێزانەکەشمان یەکەم لەبەرەوەی کە ئێمە فێر نەکراوین ڕانیان چکە باوکو داکی ئێمە کەس و کاری ئێمە دەستیان ماچەکەینەوەش قوربانی زمانێک بوون مەسەلەن بۆ نمونە فێر نەکراوین ئەوان خۆشەویستەکانیان نەبەخشیوە باژنەکانیان لە بەرچاوی ئێمە لە بە هاوسەرەکان بەڵام ڕقیان بەخشیوە ئازانی ڕق دایمەن لەسەر کۆنتڕۆڵ بە قورعان لە سوچی مۆبایلەکە قەنەفەکەی خۆی شەردۆ کۆنتڕۆڵ ئەیکا بەزم مەسەلەن بۆ لە چیسی شوهرە ئەمە لە بەرچاوی مناڵەکەی ئاکات بەس لە بەرچاوی مناڵەکەی خۆشەویستی نابەخشێت تۆ مەفروزە لە بەرچاوی مناڵەکە خۆشەویستی ببەخشی بۆ ئەوەی مناڵەکە وەریگرێ من هەموو جارێک دەڵێم واز لە ئامۆژگاری بێنن کاکە ئامۆژگاری ئینسانی منافق بەرهەمێنێت ئێمە بەرهەمی ئامۆژگاری لە وتارەیە دانیشی بە دیاری واگری باشە کەچی هەمانەوە مرۆڤە کە هاچینە دەرەوە پرتەقاڵی سووری بە پرتەقاڵی عراقی بە نوێشخوێنەکە ئافرۆشین لەبەرەوەی ئێمە کولتوریی کۆمەڵایەتین تەسیرمان تێکات تەنیا یەک لەحظە ئامۆژگاری تەسیرمان تێکات ڕانهێنراوین ڕاناهێنرین لە باخچەی ساوایانەوە من ئێستا لە باخچێکی ساوایانم ئامۆژگاری مەمنوعە ئامۆژگاری ئەوەی کە ئێماڵێ ئەوە بکە ئێستا لە کولتوری ئێمە زۆر جارێ من لەگەڵ گەنجەکانم دوێنێ لەگەڵ 700 گەنج لە ئامادەی یەک تەبعاً وتم کاکە من ئامۆژگاری ئێمە زۆر جار سیناریۆ بکەین سیناریۆ بکەین بۆی نەقڵ بێ بۆ مناڵەکە کە نەقڵ بۆ مناڵەکە وازی لێ بێنە کتێبی وەرمونە مناڵان کتێبی مناڵان ئێستا پاکێجێکمان هەیە ئێمە زۆر جار عرضێگەین بە دایک و باوکەکاڵێم یعنی ئەمە بابەتی ئامۆژگاریەکە بۆ مناڵێک بۆ خۆت بزانە چۆن تەعامل لەگەڵاگەیت کاکە مناڵ ئامۆژگاری ناوێت ڕەحمەتی خوان لێبێ ئەوە بکە ئەوە مەکە جا خۆی سروشتی مناڵ هەر وایە بریتێ لە جوڵە تۆ لە جوڵی شێخیت باشە دووەم کە ئێمە ناتوانین خۆشەویستی ببەخشین مەسەلەن ئەو وتمن یەکەم ڕانێنراوین دووەم ئەوەی ئێمە جاری وهەیە لە وەکو سزا بەکارهێنین وەکو سزایەک لە هەمبەر هاوسەرەکانمان بەکارهێنین خۆشەویستی پێ نابەخشین بە هیچ شێوەیەک یعنی بۆ نمونە ڕفتارێک گەنوێنێت سێم ئێمە ئەوەی کە ئێمە عقوبەیەکی ئەین عقوبەی ڕفتارەکەی ناین عقوبەی خۆی ئەین ئەنجا ئێمەش خاڵێکی تر زۆر ئاساسی کە ئێمە نایبەخشین ئەوەیە کە ئێمە مەسەلەن بۆ نمونە بەداخەوە ئەمە لە ژینگەی خێزانی کۆمەڵایەتی کوردی ئێمە لەسەر ئەو بنەمایی کە لە بۆ خەڵکی بۆ یەکتر ێژین یعنی بۆ نمونە خەڵکێکیت قسەیەکەکە ئەزین بەگوێ ئەوەکەین کاکە تۆ پەیوەندی تۆ هاوسەرەکەت باش بێت کێشە نییە خێزانەکە خۆی باش بێ مناڵەکە خۆی باشە سیناریۆ بکە لە بەرچاوی مناڵەکە تا بۆی مناڵەکە و بەختەوەر بێت بۆی مناڵەکە و سۆز و بەختەوەریت باتێ ینی کە مناڵ خۆشەویستی واللهی من هەموو جارێک دەڵێم خۆ ئەگەدارە من خۆشم یەکێکم لە ئەندامانی خێزانی کوردی یەکێکم لەو باوکانی کە کولتوریانە پەروەردەکراوە ڕەنگە مناڵەکەی خۆشم کێشەی زۆرم لەگەڵ هەیە کە هەرزەکارەوە ناتوانم ئەو زمانە بدۆزمەوە لەگەڵ یا بدوێم کە وانەیە کەیکە تەلەفۆنەکەڵێم وەڵای منیش معانەتم بێ بەقورعان وەڵای منیش معانەتم بێ یعنی کێشە ئەوەیە ئێمە ئیش لەسەر ئەوە ئەکەین کە مناڵەکەی ئەو چوەتە ئەهلی مەسەلەن بێ مناڵەکەی منیش بچێتە ئەهلی ئەی بەختەوەر نابی کاکە تۆ بەراورد دەکەی ئیش لەسەر ئەوە ئەکەین جیاوازیەکەین لە نێوان مناڵەکانە گەورەترین نادادوەری لە خێزانی کوردیە بریتە لە جیاوازیکردن لە نێوان مناڵەکانە کە ئێمە ئەیکەین بۆ هەر دایک و باوک قوربان ئەڵێ وڵای لە مناڵیەوە وڵاوە لە خاڵیت چێدەوە مەسەلمون یەکسەرەوە شەڕەکە لێوە دروستە بێت بەختەوەریەکە تێگەچێت لەبەرەوە لە خێزانی کوردیە ئێمە بەس نامەوێت کۆپی خێزانێکی پێشخۆمان بێنین بۆ ئێمە ئاگادار بن من ناتوانم وەکو باوکم بژیم لە ئاڕاستە پەروەردەیەکان جیاوازە پەروەردە وەکو میرات بۆ مناڵ بەجێ مێڵن وێلای بۆ بەجێ بێڵە دووبارێکەمەوە خاوی بۆ بەجێ بێڵە بەڵام نیشمانە دەریگا براڵێ بەڵام چی بۆ بەجێڵی بەجێ بێڵێ بەس ناتوانانی ئاڕاستی پەروەردەیی بەڵام ئەگەر بژێرەیتیانە بێت بژێرەیکە کاکە بژێرەی کە ئەنجا تۆ چۆن ناتوانانی بە گەنجێک بڵێ وەڵا ئەبێ وەکو مەسەڵەن من لە تەمەنی تۆ ئاواژ ژیاوم کورە ئەمرێ نەمێنێ وەڵا بەجددیمە تۆ ئێستا لە ظروفێکی تایبەتی وەڵا ئەو ئەجیزە ئەلکترۆنیانی کە ئێستا هەیە لە تەمەنی منە بوومە ئەو کاتی و لارە بوو کورە وەڵا دەستیان ماچکەیت ئەو گەنجە جوانانە بە قورعان کاکە گەنجی جوان مەحرومە لە هەموو شتێک مناڵی جوان مەحرومە لە هەموو شتێک مناڵی ئێمە سەردەمی ئێمە چوینە کۆڵان یاریمان نەکرد چاوشەرکێمان نەکرد پەتپەتێنمان نەکرد ئێستا هەیە و نییە ئەم ڕازە ئەلکترۆنیەکەی ئەویشی لە قەدەغاکەیت ئەی چی مێنێت دەتوان بزانە تەعامل لەگەڵاکە بۆنیت و ڕابیت ئێمە کێشەمان ئەوەیە من یعنی بەجددی ببورێت خوا حەزی قسەکە درێژە بێتەوە زاری وهەیە یعنی ئاڕاستە پەروەردەکانیشمان جیاوازە خاتون
ئاڕاستی پەروەردەیی جیاواز مناڵی لار بەرهەمێنێک و مناڵەکانی ئێمە دایگەوێ مناڵەکەی نەچێتەوە سەر ماڵە مەسەلەن بۆ نمونە خەزوور و خەسوەکانی باوکی ژەیەوێت جاری وهەیە نێچێتەوە سەر ماڵە خاڵوانی لێرە زەنگ کێشەیەکی گەورەمان بە دروستە بێت نابەختەوەری خێزان ئەوەی کە بەختەوەری لەناوە بە ئەمەیە ئیتر کاکە وەڵی من مافی مناڵەکەم دابینە مناڵیش مافی لەگەڵ من هەیە کاکە من مناڵ مافی مناڵەکەم جێبەجێ ناکەم منەڵێم ئێمە گەورەترین هێز پێدانی هێز بۆ بەختەوەری مناڵ بریتیە لە یاریکردن کە لەگەڵیان ئێمەیان کەی نەزانی ئەڵما مەسایری چی لەگەڵا بکەم کاکەی ماری پێیژەی لەگەڵاکە مار و پێیژە بە 250 وەڵا بە 500 بدەم لای ئێمە مەسەلەن بۆ لەو دوکانانە بەخۆ ئەوانە خۆشە لەگەڵێ تۆزە یاری بکە یاری لەگەڵا بکە ئیتر ئەمە ینی بۆچی ناتوانانی تۆ دووگۆڵی دەست هەیە ئەو ڕۆژە پێیان وتم ینی تۆ چۆن ناتوانانی یاریەک بدۆزی تۆ لەگەڵ مناڵەکە تا 20 دقیقە کاتی بۆ دانیت ئەوە هۆکارەکانی بەختەوەری خێزانە ئەتوانی لەو حاڵەتەیە جێبەجێ زۆر باشە کاتێک کێشە و گرفت لەنێوان دایک و باوکە دروست دەبێت بۆ ئەوی کارگەری خراپ لەسەر منداڵەکانیان دانێت پێویستە چۆن ڕەفتار بکەن لە پێش منداڵەکانیان دەمەقاڵە ئەنجام بدەن یاخود دان بە خۆیاندا بگرن وەکو خۆت ئاماژەت پێیان نواندن بکەن لە پێش منداڵەکانیاندا و لە کاتێکی تردا کێشەکانی خۆیان چارەسەر بکەن و گفتوگوی لەسەر بکەن بەخوا خاتون ئەمە بەجۆمان ناکەن ئەزانی هەموو دایک و باوکێک لە بەرچاوی مناڵەکانیان مەسەلەن فەرتەنە ئەنێتەوە جاران پاساوێک هەبوو کاکە وەڵی بە قورئان یەک ژوورە بوو تیا خەوتی هەموو بە حورمەت و ڕێزەوە بەخوای گەورە ینی تعامل کرد من لە ماڵی باپیرم مەسەڵ جوان تعامل لەگەڵ کرد هەستا کرد ینی بەیانیان دانیشی مەجلیس هەبوو خۆشەویستی هەبوو ڕێز هەبوو احترام هەبوو نان خواردن هەبوو ئێستا لە بەرچاوی کێتەوە مەسەلەن بۆ نمونە هەردووکیان جاری وهەیە زۆرێک لە ئێستا زۆر بێ و تەلەفۆنانی کە من بۆیە وەڵا خوا ئەگەدارە لە ئەوروپاشەوە بەتایبەتی لە خەتی ئەڵمانیا واتساپ زۆریات مەسەلەن بۆ نمونە زۆربەی زۆریان ئەو کێشیان هەیە کە لە بەرچاوی مناڵەکانیانە هەر مناڵێکی خۆشم بێت جگەرەی کێشە جواب بگرە ئەوە پەیوەندی من نوژنەکەم تاوا نییە خێزانەکەم بەجددی پێدانڵێم مناڵێکی خۆشم بێت پێدانم هەر مناڵێک لار بوو لە مەکتەب مەسەلەن بۆ هەندێک ڕەفتار هەیە بۆ نمونە کاکە تووڕەبوون مکتەسەبە زۆر جار وەریەگریت یعنی غەریزە نییە هەندێک جار هەڵچوون ڕاستە هەڵچوونە مەسەلەن بۆ بەسەر ماڵەکەی هەڵە چیت باشە لە سا هەشتای خێزایش جنی کورد ببوورە خاتونی عزیز کەواڵم بەسەر مناڵەکانیانە ئەنەڕێنن لە سا هەشتا بۆ نەوەت ئەوە ڕاپرسێکە لە پێگەی ئەلکترۆنیکی خێزان بڵام کردەوە ئەزەی کاکە بۆ هاوارەکەی بەسەریە هەموو هاوارێک بەسەر مناڵکردنا بەسەر ئەو مناڵەیە هۆکارەکەی منم کە من لەگەڵ هاوسەرەکەمە باش نیم ئەوش دەسەڵاتی نییە خەشی خۆی بەناڵەکە ڕێژێت تێگەین ئەو کێشەی ئێمە ئەوەیە بە هەمان شێوە پیاوەکەش مەسەلەن بۆ نمونە ئەو حاڵەتی ئەو گەورەترین خەلەلی دایک چییە مەگەر باوکردنێتەوە تێگەیت خوا ئەگەرە واڵای ئەبە شکاتی لێکم ئەزانی ئەمە بەهێزی دایکە بەرامبەر بە پەروەردە ئەزانی معنای وایە تۆ ئەلفوبێی پەروەردەی نەخوێنووە بۆیە ئەڵێ بە باوکی ترسێنی بۆ بە کاکە باوکی لە بنکەی پۆلیسی شەکات باوکی حاکم تحقیقا باوکی تۆ ئیشی توێ دایکی ئازیز بۆ ئەی ترسێنی بەوە زۆر دایکان باوکان ئەڵێ ئەم تەعامل نەکەین ئەم شێوازە زبریە نەکەین ناڵەکەمان لۆری بینانە بێتەربێت دەرەچێت تەعاملی باش نابێت ئەبێت ینی لە هیچ شتێکا بە گوێمان ناکات زۆر جوانە تەسەوور کە من زۆر جار وا هەستەکەم کە ئەو شتە نابینم لە جیهانی خەڵکە وازانم زۆر خۆش بەرامبەر مناڵ تەعاملەکەن خەڵک تەسەورەکەن ئێسش داخی مناڵ کراوە مناڵ چۆر لە ماڵەوە شتی جێراوەتەوە مناڵی باخچەی ساوایان مناڵی شوێنێک شتی جێراوەتەوە لە ماڵەوە دایکیم بۆ کاکە داخیەکەی وەڵا درۆی کردو کاکە مناڵ چوزانێ درۆ بکات ئەوە خەیاڵ و واقعەکە تێکەڵەکات یعنی تەسەور کە لەم پەروەردەیەکە قەناعەت کە خاتون زانکۆشی تاو کردووە مەسەلەن بۆ نمونە قەناعەت یعنی ئەگەر ئەوە بەکاربێنیت ئەتوانی بەکاری بێنی ئەتوانی ڕامیکەیت بەڵام 2000 مرۆڤێکی وەکو ئێمە بەرهەمێنی کە ناتوانین تەعاملکەین لەگەڵ هاوسەرەکانمان نەداهاتوە ئەزانی ئێمە بەو شێوەیە پەروەردەکراوین بەو توندوتیژەی زوو مەسەلەن بۆ نمونە ئەم توندوتیژە یعنی زەربەی بەقوتت لێیە بۆ داهاتوو خۆ کاکە کاریگەریەکەی ئەو دەقەی دەرناکەوێت کاریگەریەکەی لە داهاتوە دەرەکەوێت وەڕەنگە مەسەلەن بۆ نمونە ئەو گرێ دەرونیانەی کە ئێستا دروستی کردووە لە یعنی من هەموو جارێک دەڵێم ئەوە هەموو دەروناسەکان واڵێن هەموو کۆمەڵاسەکان واڵێن ئێستا ئەم ڕەفتارانی کە من ئێستا هەمە لەگەڵ تۆیە ئەنجامێدم ئەوەی تۆ لە سانەوەتی پەیوەندی بە شێوازی پەروەردەی مناڵیەوە هەیە باشە ئەمە کەسێتی بەو شێوە بەرزە کەسێتی من ئەوەیە جاکە تۆ ئەو مناڵە بۆ بەرهەمبێنی ئەوە نەقڵەبێت لە داهاتوە ئەو کاریگەری لەسەر دروستەکات طبعا بەتاکید زۆربەی باوکان و دایکان واڵێن ئەویش بەهۆی شێوازی ژیانیان بەداخەوە ئەوان هەر لە سەرەتاوە بێ ئاگادار بن بۆی هەر لە سەرەتای پرۆسی زەواجەوە بزانن شێوازی تەعاملکردنی مناڵ کاکە سە پەروەردەکردنی مناڵ وەکو جیهاد دوایە بەخوا وەزی جیهادەوە نەماوە تۆ بچیت جیهاد بریتە لە پەروەردەی مناڵ قورسترین ئەرکە بۆ باوک بەجددی
کاکە مناڵیش گوناحە ئێمەش ئەوانیش بە هەماشەوە مافیان بەسەر ئێمە بەخوا ئێمە تاوانباری ئێمەی باوکو دایک بەرەمبەر بە مناڵ چونکە ئێمەش حەق و حقوقیان ناینێ بۆ زانیاریتان یعنی ئەوان کۆمەڵێک مافیان هەیە مافەکانیان پێشێلەکەین هەن لە زوڵەی لە زوڵەی خەین یەکەم ئیشمانەوەی لە زوڵەی بخەیت ئەچین بۆ ماڵی فڵان کەس شەربەتەکە نەڕێژیت جواندانیشیت عاقڵ بیت ئەوە هەر خۆی غەدرە بە مناڵی عاقڵ بیت بەجددی ئەوە هەر خۆی غەدرە ئەگەر هەڵەیەکی کردووە هەموو جارێک بە دایکانی ئازیز دەڵێم ئوستازی خۆشەویست هەڵەی مناڵەکە سزابە باشە خۆی سزامەیە بەزیێمە یەکسەرڵین بەخوا بێتەربێتیت کاکە بۆ بێتەربێتە وەنیە بەخوا ماشەڵڵا شتێکی بەڵا بووی لەو ماڵە کاکە ئەمە غەڵەتە تۆ بۆ ئەم چوارچێوە کەسێتی ئەو مناڵە لەکە ئەشکێنیت ئەزای ئێمە کاتی خۆی شتانەماڵەکەنی مناڵێکی ترە طبعا ئەمە مهمە دووشت مهمە مەسەلەن لە دوو حاڵەتە بێت تۆ هانی مناڵ بی بۆ ئەوی بتوانانی مناڵێکی بەهێز دروستکەیت بۆی بتوانانی ئەمەی بەڕێزت کە ئەو هەنێنان مەسەلەن بۆ نمونە لە کاتی هەوڵدان هەوڵی شتێکەیە هانی بدە باشە کاتی ئینجازاتێک بەدەستێنێ شتێک بەرەمێنێ هانی بدە خەتەرترین شتیش بریتە لە بەراوردکردن کە بریتە مناڵی خەڵک مناڵی کاکە هەموو ئەو سەرزەوی ئەگەر 9 ملیۆن ئینسان بێت هیچ ئینسانێک هیچ خێزانێک هیچ مرۆڤێک وەکو مرۆڤێکی تر نییە من قەناعەتم وایە پەروەردەی وایە کاکە بۆ خۆت و هاوسەرەکەت ڕێکەون من هەموو جارێک قسێکم هەیە کاتی خۆی وتیان وەڵام مامۆستا تۆ زۆر جار لە خێزانەکەی خۆتەوە ئەم قسە ناکەیت وتمەڵی کاکە لە ئەزمموی ئیشیم خۆمەوە یکەم کە لەگەڵ خێزانەکانە تەعاملم هەیە لە هەموو شتێکا بەجوێی خەڵک بکە بەس لە پەروەردەی مناڵە بەجوێی خۆ بکە ئەزانی بەجوێی خۆ بکە بەجوێی کەس مەکە بە قورئان خۆت و هاوسەرەکەت لەسەر بنەمایە ڕێبکەون ئاڕاستی پەروەردەیانگەن خۆ ئەگەدارە تووشی کێشە نابیت تێگەی کەیفی خۆیەتی ئەو لە چ وەرەگیرێت ئەو لە چ بەشێگە خوێنێت ئەو مناڵی ئەو لە مەکتەبێکی ئەهلیە مناڵەکەی تۆ توانای ئەمەنەیە خۆی تەبارەک و تەعالا توانای هەرەوەنی بە دروست کردووە تۆ ئەو زەختەی لێ دروستەکەیت و ئەی بێتە شوێنی بەرادەری وای من شتێکم هەیە پاکێتێکم هەیە بە ناوی بەهێزبوونی تەرچیس بۆ مناڵ زۆر جار مامۆستا گیان مناڵەکەم وەڵا تەرچیزی لاوازە وەڵی بە قورح خۆ کاکەوتم ئەمە لە حیم نییە ئێمە بێنین ئاوا لیکەین ئەمانە بریتێ لە ڕاهێنان زۆر جار وەنیە مناڵەکەی تۆ عیبی نییە بەس شێوازی تەعاملکردنی ئێمە لەگەڵ مناڵەکانە غەڵەتە شێوازی تەعاملکردنی ئێمەی باوکو دایک لەگەڵ مناڵە هەڵەیە یەک کۆڵان لە کۆڵانەکە ئێمە یەک شوێنی گۆڕەپانی یاریکردنی تیانە باشە یەک شوێن نییە کە وەکو مناڵانی دنیاە هینکەن بڵین بۆ نمونە وزەی خۆیانی تیا هەموو جاری بریتێ لە وزە و تاقە ئەو تاقەیشی لێ ئەسێنینەوە این لە مەکتەبیش ئێستاشی لەسەر بێت مامۆستا بەڕێزەکان کە دایانەنێن ئێستاش مناڵی کاڵێن مناڵێکی وەڵا زۆر عاقڵە یعنی ئەو مناڵێکی زۆر عاقڵە وەڵای من زۆرم پێ ناخۆشە کە پێم بڵێن وەڵا مناڵەکە زۆر عاقڵە بە قورئان یعنی بەجددیمە مناڵ چۆنە بێ مناڵە بێ بجوڵێت وەڵام مناڵەکەی حەڕووکە مناڵەکەی فرەجوڵە هێز مناڵی فرەجوڵە نیە ئەوەی کە تۆ لێی تێگەیشتووی هەر لە خۆ بە زۆر کردویانە بە مناڵی فرەجوڵە و کەم تەرکیز وەڵا وانە وەڵا شێوازی تەعاملکردنی مامۆستاکە لەگەڵ کورە ئەبێ زوڵە بێت ئەی مناڵ یعنی زوڵە بە قوربانی و چاو بووم ئەنی حتا لە بنەما ئاینەکانی شایان مەسە بۆ نمونە حتا لەو پرەنسیپا یعنی بڕۆ سەیری کە کاکە گیان یعنی ئێمە وەڵا ئێمە زۆر باش بووین خواگەدار ئێمە بۆی ماوین بەهۆی ئەوەی کە مناڵیمان تۆزێک جوڵی پیا بوو بۆی ئەوی لە دەرەوە تۆزێک ئەجینا مناڵی ئێستا کە گەورەش بوو احتراممەیە ببوورکەم قسەکەم هەر ئەم مریشکی مەسلحە دەرەچێت من دوێنێ قسەیەکم کرد برادەری پێی ناخۆش بوو وتم دایمەن کۆمەڵگەکە وایە ئەم قسەیەکەم لە شوێنی ترم قسەی ناکەم واقعی ژیان پێمەکە کە ئەم قسەیە بکەم مناڵی ئەوەی کە ئەوان پێڵێن تەمەڵی وریام لە زیرێکی جێش خۆشترەوێت دایمە واڵم مناڵ کاکە تۆ لە کۆمەلگایکی کوردێک بۆ قورئانە تۆزێ جێژ بە بچۆرە پۆلۆ مامۆستا هەتا لە بەکان خۆی پێ ڕابێرن کۆمەلگەکە وایە خۆمە هەمووی لێک ژینگەوە ناتووە لە ژینگە خێزانی منەوە ناتوە لە چەندین خێزانەوە هاتوون لەبەرەوە بێ وریایەک دروستکەیت بۆ بەختەوەری خێزانەکەمان بۆی بتوانین هەنگاوێکی داهاتوو بنین لە تۆندوتیش دوورکەوینەوە تۆندوتیشی ئەوەی کە بە لەفزیە یعنی بەکارێنی ئازاد بێنە سەر بابەتەکەمان دەربڕینی خۆشەویستی لە نێوان هاوسەراندا لە نێوان ئەم دایک و باوکەدا زۆر جار هەنێک ڤیدیۆ بین لە سۆشیال میدیانی ئەو وڵاتانە بۆ من ئەم دوو هاوسەرە بە بەرچای مناڵەکە باوەش بە یەکە کەنیا خۆشەویستی دەرەبن هەستەکەی منداڵە پێی خۆشە دڵی خۆشە بێ پێ ئەکەنێ یان یەکسەر خۆیم ئەم منداڵە ئەویش هەوڵەیە بێتە نێو باوەشی ئەم دایک و باوکە ئەمە تا چەند کاریگەری ئەبێ لەسەر دەرونی منداڵەکە لەسەر کردداری منداڵەکە بۆی کە ئەم دڵی خۆشە بێ هەم پێی خۆشەکە ئەم وەزای پێ خۆشە لە شەڕ و فەرتەنی ماڵەوە بەتاکید خۆشترین جەو بۆ منە بەڵام ئاگادار بین شتێک هەیە ئەبێ وریادار بین تەمەنی مناڵەکە تەحەکومەکات ئەگەر تەمەنی مناڵەکە تۆزێک مرسن ئەم ڕفتارێکم باسم کرد لە نێو کۆمەلگای هەڵەیە با مناڵەکە فێری شتی خراپ نەبێت نابێت دایکوان بوون باوەش بەیە کا بکەن ماچی خێزانەکەی بکە بۆ نمونە ئەگەر لە تەمەنی 10 ساڵ لای یابێ ئەبێ وریادار بین زۆر مەسەلەن بۆ چکە عادەتەن کەس پێی ناخۆشە باوکی لە دایکی نزیک بێتەوە نەزەریەکە هەر باشە مەسەلەن بۆ کوڕیش بە هەمان شێوە ئەبێ بزانیت مەسەلەن شێوازی ئوسلوبی دەربڕینەکانی پیا و زۆر مهمە
مثلا بۆ نمونە ئاخر خۆ ئەژن هەر ینی یەک زمانی خۆشەویستی نییە بێت تۆ بزانیت مثلا بۆ نمونە 5 زمانی خۆشەویستی هەیە بەکارێن 100 دانە دەستەواژەم بڵاو کردەوە ئەو ڕۆژە لە پێیجەکە کە تۆ بەکارێنی لە هەمبەر هاوسەرەکەتە هەمووی نقڵە بێ بۆ مناڵەکە باشە ئەو دەستەواژانە بەکار بن فرێ ناکەوین دە بەرنامەیە دەری کابراڵێت مثلا بۆ نمونە بەسەربردنی کات لەگەڵ ماڵەوەیە کاگەڵە خۆتان پێچنەوە ئەڕۆین بۆ باخ بۆ شوێنێک ئەی خۆش نایکەم زاری وایە مەسەلمون ئەمە بریتێ لە سۆزداری مەسەلەن بۆ نمونە هەدیە گەێنیرۆ ئەم گوڵە سوورەت تەڕەماشە ناڵێم کە ئەمەی دوی چواردەی دوو ئەمانە ئەوە ڕۆژەش باسم کرد هەدیە گەێنیتەوە لە پڕ ئەوی پێڵێن سوپرایس خواگەدارە خۆشەویستی لە ماڵەکەیە سەرڕێژەکەیت یعنی بەجددیمە خۆشەویستی بینی ژن و پیا و دایمە نەڵێم بەنداوێکە قەت پڕ نابێت ئەو بەنداوی قەت سەرڕێژ نابێت بێڵماسوشتی نییە پڕ بێت یعنی گەر تۆ بتوانانی بەس ئێمە زمانی خۆشەویستی یەکتری بەکار نهێنین مەسەلەن بۆ نمونە ئیشکردن بۆ ژن ئەمە شەر زمانی خۆشەویستیە خاتونی عزیز هیوادارم مەسەلەن بۆ نمونە تۆ یارمەتی وەڵای هینەکەیە کوردێک هەیە سۆشەل میدیایە شتێک بڵام ناوی مدیر عامە هەمووی هاوسەرەکەی خۆی بڵاوکاتەوە ئەوەم پێخۆشە من هەمووی وەرگرتووە تێگەی هەرچەندە خەڵگەڵێن ئەمە ژنانیە و مونەرمە کۆرەوتم دەستی خۆش بێ ئەی بۆ شەڕ و فەرتەنەکانی بینی یەکتری و پەلامەردان و جنێ و فەرتەنە و تۆران و ئەمانە بڵاوکەیتەوە ئەی ئەوە بڵاوکەیتەوە باشترە با من بێ بتە نمونە بۆ من کاکە من دەرزی لێ وەرەگرم یعنی ئەمە نمونەن بۆ منیش جاری وهەیە ئەم خۆشەویستانە کاکە وەڵاهی بە قورئان من ئەڵێم ئەگەر مجاملەش بێ هەر هەندێک جار دەری ببڕی یعنی مجاملە کاکە وەڵی مجاملێ باش بەزەوە نا مثلا بۆ من خۆشەویستێکی بەدەر بێ وەڵی جوانەکە من تۆم زۆر خۆشە بەڵام ئەی ئەتوانم ئەوە کەم مەسە بۆ من مەرجێکیکەی بۆ دانی ئەویش ئەڵێ ئەی جا ئەفرە زۆر زیرەکە بۆ زانیاریت بە قورئان یەک دەستەواژە بەکاربێنی لەگەڵ یا خوا ئەزانێ لە پشتی دەستەواژەکەەوە چی هەیە ئەزانێ بۆ شوێ لە شۆ قساکەیت تێگەی جیهانی سایکۆلۆژیەوان خوا وای دروست کردوون تێگەی یعنی ئەو یەکسەر هەستەکان دەناسێ ئافرەتیش لە هەمان کاتە پێویستە ینی بە حەقیقەت من وەڵی پیاوی واشەیە بەخوا خاتون بەقەی ژنێک پێویستی بە سەرڕێژکردنی لایەنی سۆزداری هەیە بەڵام بۆمان ناکەن ئافرەت پێ عیبە مەسەن هەر نایکە مەسەن بۆ نمونە ینی ئافرەتی کوردیش ئەو حاڵەتانەمان هەیە ژن و مێر ئەمە ئەگەر لە بەرچاوی مناڵە بێت تەمەنی لە بینی 1 بۆ 10 بێت زۆر تەبیعیە هەر پێویستیشە یعنی جەوێک دروستەکات ئەوە پێڵێن بێڵماوزەکە پڕانی پڕبوون ئەوەی کە تۆ ئیتر حسابی بانچیت پێ دایمەن ئەو خۆشەویستی ئەیتێ ژنیش کە خۆشەویستی نایە چەپان گەورەترین تاوان گەورەترین جەریمە لە دوای خیانەت پیا و بەرامبەر بە ژن بریتێ لە ئێمالکردن ئەو پێڵین ئێمالکردن کە ئێمە بە هاوسەرەکانمان ناڵی خۆشمان لێوان یەکەم جار پێیان بڵین دوومانی سەرەتا سەڵەتای ساڵان جاران پێیان بڵین بەڵام دوای وردە کزە بین وردە ئێمەژە بینەوە خێزانێکی تەقلیدی لە مێشکی ئێمەیە ئەو خێزانە بەرهەمێنین کە لە ساڵی هەشتای لەگەڵ یا ژیاوین کێشەمان ئەوە یعنی ئەگەر ئێمە بتوانین ڕێفرێش بکەین فۆرمات بکەین بڵین بۆ هاوسەرەکان بۆ یەکتری بژین ئێ وەڵاهی بە قورئان خۆشەویستی و خۆشبەختی و سۆزداری لە تەمەنی دوای 50 ساڵی زۆر خۆشترە لە تەمەنی گەنجی یعنی تۆ لە تەمەنی دوای 50 ساڵی پێویستە بەلایانی سۆزداری چەند پیاوە بینیت مەسەڵەن بە دیار گۆڕی ژنەکانیانەوە دانیشتون و لە فەیسبووکە چەند جوانە مەسەلەن وەفای هەیە بۆ ئەو کەسی ئێستا کامرێت نوکتەی بۆ دروستەکەی لە تازیەکە بە دوای ژن ئاگەڕێیت بەجێ دیمە ئەمە خەلەلە ئەمە لە کۆمەڵگەی کوردی زۆر خەلەلە یعنی زوو من لە بینم قسەیەک هەبوو کە ژن و مێردێک شەڕیان هەبوو زمانی زوو من ئەو بەبییر دەیان جار جۆم دێ بووە یاخوا زیلێکی عسکەری لێدا ئەزانی بووانە و لەبەرەی خوێنی نییە لەبەرەی وەرە ئەم ئافرێتە لەگەڵ تا بژی بڵێ یاخوا زیلێکی عسکەری لێدا سەیرکە چەند خەتەرە خوا ئەمە ژیانی ژن و مێردایەتیە یان ئەمە جەنگە لە بینی ژن و مێرد یعنی ئێمە بە حەقیقەت ئوستازی خۆشەویست بەداخەوە سوعبەتی شەکەین سوعبەتەکان هەستی ئافرەت برینارەکەین یعنی برینارکردنی هەستی ئافرەت و ئێمالکردنی ئافرەت گەورەترین تاوانە لە دوای بابەتی خیانەت زۆر بەجێدار خیانەت خۆشە بن بەس لە هێمالکردن خۆش نابن تەسەوور کە هێمالکردن لە ژیانی ئێمە زۆرە کۆنەکانیشمان هەمانە بۆ زانیاریت کۆنەکانمان ئیتر تااقەتی نەماوە ئەو لە ژوورێکە خەوێ بزاقەنە بەگاڕێت مەسەلەن بۆ نمونە کاکە وەڵای ئێمە ئوستاز شتیوان نەکەیت ئێوە ئەسڵەن پێویستە بە گەرم و گوڕی بژین خۆی ئێوە پێویستە شانی لێ هەڵماڵ و ببنە نمونە بۆ ئەو خێزانە تازانە ئێوە زۆربەی خێزانە تازە من دوێنێ لە دووسێ برادەر وەڵا ئەم شەو هات لەگەڵیانە بووم کاکە زۆر لایەن ناوە مەسەلەن بۆ نمونە 38 ساڵ لە تەمەنان پرۆسی زەواجیان دروست نەکردووە نمونەی خراپیان هێناوە فڵان کەس ئەوە ژیانێتی و ئەوە فڵان کەس ئەوە خاڵم ئەوە بۆ شێوەیە ژی و ئەوە ژی و ئەوە لە سەعاتێک ئەوە کەس جیا بێتەوە ئێ کاکەجان نایەنێت یعنی ئەو لەبەر لە مێشکە تۆمارەکرێت ئەژینا خۆشترین شوێن بۆ ئاسوودەیی بریتێ لە ماڵ بۆ زانیاریت حەزەکەم ئەمە زانیاریە هەبێت خۆشترین شت بەلای ژنەوە بریتێ لە ماڵ
بریتە لە خۆشەویستی ینی وێلای بەلاو خۆش نییە بۆ زانیاریت پێی خۆش نییە ڕاستە مەسەن لە سەرتاوە تۆزێ معجبە بە کەسێک کە پۆز لێ و مەسەن بەس ئەو پێی خۆشە ماڵەکەی بپارێزێت بەس بەداخەوە ئێمەی پیاوان لەوەیە یعنی کەم تەرخەمتنی لەوەیانە کەم تەرخەمین ئەوە حاڵەتەکەی زۆر باشە گرنگترین ڕێنمایی بۆ دایک و باوکان چێ بۆ ئەوی بە شێوازێکی باش لە پێش منداڵەکانیان خۆشەویستی دەرببڕن بۆ ئەوی کاریگەری باش لەسەر منداڵەکە دابنێت و منداڵەکەش فێر بێ لە داهاتووە خۆشەویستی هەم بۆ دایک و باوکی هەم بۆ هاوسەری داهاتووی دەبڕێت مەگەر بە یەک ڕستە ژنامە خۆی هەر بابەتی سەرخۆن گرنگترین ڕێنمایی ئەوەیە کە خۆیان یعنی پرچەکەن بە بابەتی ڕۆشنبیری خێزانی ڕۆشنبیری خێزانی ئێستا جەماوەری هەیە بۆ زانێریتان یعنی بەجددی ئەم بەرنامە جوانانەی بەڕێستان مەسەلەن بە دیاریەوە دانیشێت خەڵکانی شارەزا هەیە خەڵکانی بەتوانە هەیە خێزانی نمونەی ئەزمموی هەیە دایمەن ئەو خێزانە نەبێنن کاکە بزان بۆ بەختەوەرن با ئێمەستاوێن لێ بکەین باشای چڵە ئەمانە زۆر مهمە ئەمە زۆر نایە بە ئەگەر ئەوە بکرێت ئەمە دایکان و باوکان سەیریکەن و ئەو دەستەواژە و زاراوانەش بەکاربێنن کە ئەبێتە هۆی گواستنەوەی ئەو کولتورە کۆمەڵایەتیە بۆ نەوەکانیان ماوەسەگەین ئازاد جلال باوشکار و ڕێنمایی کاری خێزانیە خۆ بەخێر بەقوربانی سوودی هەبێت بەڕێزن